لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند لەبارەی پێکهێنانی حکوومەتی داهاتوو عێراق یەکێتی سازش لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ناکات و لە ئێستاشدا تاکە کاندیدی بۆ پۆستە دکتۆر بەرهەم ساڵح. لەم خولەی تازە ئەم پۆستە هەرئی کووردە و ئیستحقاقی کووردە وەکو پرۆسس سیاسەکە لە حکوومەتی فدرال و لە پرۆسس سیاسی لە عێراقدا بۆیە ئێمە پێداگری لەوەی دەکەن و دیفاع لەوە دەکەین پۆستەکانی کورد بپارێزرێ وەکو خۆی بمینێتەوە و لە ناو پۆستەکانی برێن هەرێمی کوردستان و کورد پۆستی سەرۆک کۆمار ئەوە ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی دیاری کردووە و لە ماوەی ڕابردوو لە گفتوگۆیەکانمان لەگەر پارتی دموکراتی کوردستان زۆر بەڕاشکاوانە باسیەوەمان کردیە کە دکتۆر بەرهەم کاندیدی ئێمەوە لە کۆبوونەوەی ئەم جارەی ئەنجومەنی سەرکردایەتی ئەوەمان بە بنبڕ بە یەکجاری کۆتایی پێهێنا کە تاکە کاندیدی ئێمە دکتۆر بەرهەمە لە بۆ سەرۆکی کۆمار بەداخەوەی پارتی دموکراتی کوردستان زیاتر بیرکردنەوەی حیزبایەتیە نە کوردایەتی بی بەداخەوە لە ژێر پەردەوە لە پشتی حیزبە کوردستانیەکان نەکردێکی نیشتیمانی کوردستان هەموو حیزبە کوردستانیەکان ئەم ڕێککەوتنی کردیە ئەم ڕێککەوتن زیاتر بیرکردنەوەی حیزبایەتیە نە کوردایەتی بی بۆیە ئێمە لە چوارچەوەی ئەم ڕێککەوتنە تیانینە و ئێمە زیاتر هەوڵدەین کوردایەتی بکەین لە بەغدایە و بەرژەوەندی هەرێمی کوردستان لەسەری بەرژەوەندی حیزبایەتی خۆمان دابنین بۆیە ئێمە لەسەر ئەو بەرنامەیە دەڕۆین